تۆ محامەیەکی زیرەکیت ئەو مەوزوعەم بۆ کۆتایی پێبێنیت هەتا ماوە مەمنونی تۆم باشە بە قوربان دەی مەمنونتم بە قوربانە بم ئەمەوێ لێی جابمەوە ماڵەکەم دەی خوا لەگەڵ خواحافیز خوا لەگەڵ داوای لێبوردن نەکەم ئەوە زۆر زەڕور بوو ئەو تەلەفۆنە بۆیە جوابم نایەوە ئەڵێم کاک ئەحمەد گیان بۆ لێ جیاویتەوە ئەزانین چۆن بەعزە نهێنیەک هەیە نابێ بۆ وترێ ڕەجال لێ یەکەم وڵی ئێوە هیچ عیبتان نییە خێزانەکەت ماشەڵڵا زۆر ڕێک و پێکە ئەم جیابوونەوەی ناتانم بوو ئەزانم بەڵام ڕجا ئەم تەدەخولی ئاوا لەناو ژیانی خصوصی منامەکە بەڵام بەخوا مەراقمەم هەرە بێ بزانم بۆ چییە ئەرە کاکە تەدەخول بۆ لە ژیانی مناکەی تۆ ئایی دڵگاکە چی دانەخستووە کاکە سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام چۆنی قوربان یاخوا بەخێر بێت ئەحواڵت وەزعت بەخێر بێت سەر چاو میان ڕاگری جا تۆ خەریکە سواری کۆڵ ببی دەوە دانیشە ئەوە وەڵڵاهی ئەزانی چی بەخوا بیرمە کردی کاکە زۆر لە مێژ بوو چاوم پێت نەکەوت و سەلام خوا سەر چاو بۆ دیار نییە یعنی ماوەیە کە حتا لە چایخانەکەش نابینم زین چۆن بێمە چاخانە بێت زەمی خەڵک کە نازانتی ئەمەنەشمان چای ڕەش خوان ناوجەکمان بوو بە ماسی ڕەش بۆ ئەزبێنێت خوا یخو کاکە ڕاست دەکەی بەڵام وەڵڵاهی ئاخر هەر لە ماڵیشەوە لە ماڵیشەوە وەڵای ئەدبینم زۆر بێتاقەتی وەڵڵاهی ئەوم باشە بۆ خۆم دانیشتم بە دیار یاری کرمەکەوانێ و وەڵڵاهی تر نازانم بەڵام سەیری چێکەڵی خانوەکەم لێکڕی نەوەڵڵا کاکە خانووی چی نەبەخ ئەی چی ئاوا خولیتەوە ڕای کاک ئەحمەد ئەوی ڕاستی بێ شتێک بووە بە گرەیەکی گەورە لەسەر دڵم ئەمەیە پرسیار بکەم نازانم چییە؟ ئەڵێم کاک ئەحمەد بە هەر حاڵ ئەوە تۆ جیاویتەوە لە خێزانەکەت وەنیە عیلاقەتان بە یەکەوە نەما ناهیت ئەبەت ئەو لە ماڵی خۆت تۆ لە ماڵی خۆت بەس دەیت خوا ئێستا پێم بڵێ لەسەر چی تەلاقتدا ئەدە بەسە تۆ عیب ناکەیت کاکە ئەزان چ بەس کاکە ئەحمەد تۆ بۆ تەدەخول لە حیاتی من ناکەیت باشە ئاخر پیاو بێت نهێنی خێزانی خۆی دەرچێنێ کاکە من مەسڵح بەس باشە کاکە باشە چیەوە عیب نییە